باشە تۆ شەرم لە خۆ ناکەی لەگەڵ من تا ئێوە چی ئاوە جوانە سەرفیەکەیت جا توی لاقەوچێ بەسەرەوە توێن هەقم چی ئەو ئاوە جوانە بۆ سەرفەکەی توی لاقەوچیە ئەزانین چۆن ئێوە یەکێکن لەوانەی کۆمەلگاتان ناشرین کردووە من نیازم هەیە کۆمەلگار ڕاستکەمەوە ئەو ئاوە جوانە سەرفەکەی ئەوە تا ئەڕوا ئەی سبێنێ وەرەقی ئاوە بۆیەتەوە پارێزیان وسراوە پارەتان نییە بیەن ئاوەکەتانە بڕن دوایەوە چی زەق نەبوو دەکەن ها بەسیرێ مەکە لە من پێیا بووە بەخوا مەجی بۆ بانەکەم ها مەجی کێ بە مەجیەمان ترسێنی والله مەجی بۆ بانەکەم مەجی مەجی کێ مەجی هاوسەرمە مەجی بەرێ خەجێت وەرە خوارەوە ئەوە هاتم واللهی بێتە خوارەوە حەیمێ دەکە شێبم ئەو وەزعە ڕابێت هاي بەچێ لە من ڕاست بۆتەوە بە زیای خێرم نەکرد ماڵی خۆمە چییە خەجێ ئەجا بێ بەرەوە باش کاک مەجی سەرچاو باشی برا ئەمە چیە ئاوە جوانە سەرفەکەن ئەوە ئاوە ئاخرزان ماوە خۆ بانزین نییە بەس بۆ سەرفیەکەن کاکە یەک سوال لێ بکەم بەڵێ. جنابەت جەماعەت شارەوانی نە والله ئەوە ئەو پەسیرەیە بڕکاوی لێداوە ئاخدا ئەوە جوان نییە ئەوە جوان نییە ئەو شتانە کاکە برام هاتو سەحقت بەو عالەمەی دای والله ئەو عالەمە لە زەواق نایە ئەو کۆڵانت بێزار کردیە کاکە مادەم عایدی بە لە دێنی وازە عالەمە بینا بابا من چۆن وازە هێنم من ئەمەیە کۆمەلگار ڕاستکەمەوە من ئەمێ بچمە ناو کتێبی جینسەوە دەچێت ناو کتێبی جینس بەڵێ؟ قسەی جوان بکە قسەی خەڵت نەکەی هاوە پێ دەرێت بابا کتێبی جینس بەس ئەوانە ئەچنە ناوی کە عیملاقن کە عەبقەرین کە زیرەکن کە ئەیانەیە کۆمەلگا بەرەو ئاڕاستەیەکی جوان بەرەو ئەمن دەدنێرمە بێن جا ئەوە خەونی منە جا کوا کابرا بکشێوە خەجات و دەیبراشن دەبڕۆ لە بزەم ئەوە چیە ئەو کە دەدنێرمە و جێکەی وەژدەت گۆ ئەی بەو کەڕۆ کۆڵ ناهێم بە هیچ شێوەیە کۆڵ نایم گۆڵ مەدە لەسەر پێی خۆم ئەوەستم هەتا ماوم ئەجەنگم دەبات و لاقشت بشتێنم چیت کە چی چێن دەبشتێنم سەرکردە ئەبێ ئازار بچێژێ سەرکەدا دەبا سەریشت بشتێنمە من دەبانی چوانیشت بشتێنمە من کۆڵ نایم هەوڵی خۆمەیەم تۆ هێنە بیستووە جیڤارە ئەمە وەک جیڤارام لێبێت قسوورەکەی لە جیڤانای وەرگرەوە دەبڕۆ دەی واز ناهێنم کۆمەلگای خوار ئەبێ ڕاست بێتەوە کۆمەلگای خوار ئەبێ ڕاست بێتەوە ڕاستت کرد ڕاستت کرد من ئەبێ کۆمەلگا ڕاستکەمەوانێ خەجە حیاتم فەرموو وازانیم بەو شێوەیە کۆڵێم ها وەڵڵاهی خۆم نەخەمە نا ئەو کتێبێکی سەوە واز نایەنم باش توێ ناو جنس دەبڕۆ دەی